ئەوەی کە ژیان بۆ تۆ ئاسانەکە زانین. بەڵام کێشەیەکمان هەیە کاتێ بە خەڵکەڵی بخوێنەرەوە، کاتێ بە خەڵکەڵی بڕۆ با بزانی، ئەڵێ بۆچی باشە ئەوە نییە فڵان کەس کوورە دکتۆراشی ئەوە نییە فڵان کەس دایمە کتێبە خوێنێت و ژیانێتی. ئێمە ئەڵین سەرچاوی زانیاریەکە زۆرە. کاتێک ئەڵین بڕۆ بزانە نەمان وتووە شتێک بزانی کە ئیسفادەی نییە. هەر یەکێک لە ئێوە ئەم شەو ئەتوانن بڕۆن کتێبێک بخوێننەوە دەربارە بەوەی کە کێشەیەک هەبووە لە زمانی کۆنا، پەیوەندی بەوە هەبووە چۆن ئاو لە شوێنێکی نزمەوە بەرن بۆ شوێنێکی بەرز. ئەگەر تۆ لە بواری میکانیک و هەندەسە و مەسەلەی ئاودێری و ئەو شتانە ئیژناکەی بڕۆی ئەم شەو مجەڵەدێکی گەورە لەم وارە بخوێن، تۆ لەوەی ئیسفادەی لێ نەکەی. هەرچەند من ئیسفادەم لەم قسەیەش کردووە، یعنی من ئیسفادەم لەوە کردووە کە ئیبن جەزەری چۆن توانی وا بکە ئاو لە شوێنێکی نزمەوە بەبێ بەکارهێنانی هیچ وزەیەکی دەرەوە جگەل لە ڕێڕەوی ئاوەکە، بەس هێزی ڕۆشنی ئاوەکە توانی وا بکە ئاو 11 مەتر بەرزکاتەوە و بەمە دنیایە ئەرزی زەراعی ڕزگار کردووە لە کۆنە. جا من ئیسفادەم تەنانەت لەو قسەیەش کردووە. بەڵام قسەکەم لێرە ئەوەیە تۆ جاری وا هەیە ئەچی لە بەعزێ بوارە زۆر خۆتە کوژی شت فێرەوی، دوجار ئەم شتانە سیرەکی زۆر ئیسفادەی نیە. بۆ نمونە تۆ خەبیری وەرزشی نیت، کەسیش حساب بۆ تۆ ناکات لە بواری وەرزشە، بەڵام تۆیی چیەکی ناوی هەرچی یاریزانی تۆ بێ لە عالەما لەبەریەکی. بۆچی باشە؟ من ئێستاکە ئەگەر ژمارە تەلەفۆنی هەموو کوردێک لە عالەما لەبەریکەم بۆچی باش؟ من پێویستم بە چەند کەسێکە بێ جاری بە سێرچێکەی کەواتە مەرج نییە ئێمە بڵێین بڕۆ زانیاری فێربە و تۆ بڵێ دەی بۆچی باشە. ئاخر تو هەر نازانی چ زانیاریەک هەیە. هەنێ شتەیە بیزانی ژیان دەگۆڕێ، هەنێ شتەیە بیزانی ئایندە دەگۆڕێ، هەنێ شتەیە بیزانی بەهۆی زانینی ئەوە زۆر شتی تر هەیە ئەیتوانیت. بەڵام تۆ لە دوورەوە دانیشی خۆتیتە دەست لێشاوێک کە کێ ئەم زانیاریە بۆ تۆ ئاراستەکە؟ میدیا، حکوومەت، حیزب، ڕێکخراوەکان، ڕەفیقەکانت. ئەوانە لەکوێ دیراسی ئایندەی ژیانی تۆیان کردووە تا بێن ئەو شتە بن بە تۆ کە تۆ پێویست پێێتی. ئەوان ئەو شتە ئەیەن بە تۆ کە وا ئەزانن بۆ خۆیان ئەوە باش. یعنی تەنانەت جاری وایە مامۆستاکەت شتێکت فێرەکە کە بۆ خۆی باش. لە ڕاستیە ئەبێت تۆ چاوجۆ بکەیتەوە بڕیار بەی تۆ ئەو شتە فێر ببی کە ژیانی تۆ گۆڕێ. دوایی وانەکەی پەشیمانە بیت. من خەڵکە ناسم لە نەوەدەکانەوە حتا ئێستاکە لە کۆمەڵێ بواری گرنگە خەریکی مطالعە، بەڵام یەکەم ئەم بوارەی بە ئاراستەیەکان نەبردووە کە ئیسفادەیەکی عەمەلی هەبێت و نەیتوانیوە شتانێک فێر ببێت چۆن ئەم بوارەی خۆی بخاتە شوێنێکەوە کە نرخێکی هەبێت و خەڵک حسابێک بۆ ئەم نرخە بکە. تۆ ئەگەر لە ماڵەوە چەند بەردێکت هەبێ با ئەڵماسیش بن وا بزانی بەردە و نەتوانی ئەمانە بهێنیتە شوێنێکە کڕیاری ڕاستەقینی خۆی پەیابێ و لێو بکڕێن، بە هەموو عمرت لە ماڵەکە تا 6 بەرکەوت. کابراەک جارێکیان چۆ ماسیگرێک بووە ڕۆشتووە لە ناو ئاوەکە کە ماسی شتیان گرتووە بەردێکی گەورە شتێکی تۆزێ نوعێ بووە هێناوێتیەوە بۆ ماڵەوە. چەند ساڵ بە فەقیری ژیاوە لە کۆتاییەکانی تەمەنیە نەفرێ وتوێتی ئەوە مرواریە، ئەمیش عەقڵینەی بڕیەوە مرواریەوە نەگەورە بێت، فرۆشتراوە بە چەندەها ملیۆن دۆلار. جاری وایە تۆ ئەڵماسەکەت هەیە، مرواریەکەت هەیە، بەس ئەوە نازانی کە ئەمە ئەڵماسە، نازانی کە ئەمە مرواری. جاروای تۆ شتەکەش هەیە کاتە لێرە حکمت و دانایی زانینەکە ئەتوانێت ئەو گۆڕانکاریە دروست